تەوەری گەرمی کاتژمێر 18 پرسی جوتیارانی کورد و داواکاریەکانیان کە تا ئێستاشی لەگەڵدا بێت تعریب لەو ناوچانە هەر بەردەوامە. من نوێنەری جوتیارانی کوردم لەگەڵە لە تۆبزاوە بەڕێز ساتع ناسەح کە لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. سپاس بەڕێز ساتع کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ داواکاریەک لەلایەن جوتیارانی کوردەوە پێشکەش کرابوو بۆی کە مافەکانیان پێ بدرێت و چیتر ئەم تعریبە لەسەر جوتیارانی کورد لە کاتی دروێنەکردنی بەرهەمەکانیان کۆتایی پێبێت. ئەم داواکاریە بەکوێ گەیشت و بەکوێتان گەیاند؟ سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی KTV و سوپاس بۆ ئەم میێوانداریە K24 سوپاس بۆ ئەم میێوانداریە. بەس ئەگەر بەس ئەو پرسیارەکە دووبارەکەیتەوە ئەوەی لەسەر جوتیاران بەڵێ ئەماژن بەو داواکاریە کرد کە جوتیارانی کورد ئەمڕۆ پێشکەشیان کردبوو بۆی کە مافەکانیان بۆ بگەڕێتەوە چیتر تعریب لەو ناوچانە کۆتایی پێبێت لە کاتی دروێنەی بەرهەمەکانیان بە تایبەتی کە لە مورزەدایە. ئەڵێم پرسیارەکەی من ئەوە بووکە ئەم داواکاریەتان بەکوێ گەیاند؟ ئایا چاوەڕێوە دەکەن وەڵامێکی باشی بۆ وەربگرنەوە؟ وەڵاهی داواکاری ئێمە ئاراستەی نوێنەرانی خۆمانمان کردووە لە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ و لە ئەنجومەنی وەزیران. ئێمە داوامان کردووە ئەم بڕیار و یاسایانەی کەوا لە چوارچێوەی مادەی 140 دەرچووە لە ساڵی 2007ەوە تا 2025 تا ئێستا ئەم یاسا و بڕیارانە بەکوێ گەیشتون؟ ئایا کوا جێبەجێکردن؟ ئێمە وەکو ئەبینین حکوومەتی عێراق بە بەردەوامە لە خۆدزینەوە لە جێبەجێکردنی سەرجەم ئەو بڕیار و یاسایانەی کەوا لە چوارچێوەی مادەی 140 دەرچوون بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و گەڕاندنەوەی زەویزارەکانمان. بەداخەوە تا ئێستا هیچ لەم بڕیارانە جێبەجێ نەکراون. بۆ نمونە بڕیاری 4 2007 بڕیاری 29 2012 و یاسای ژمارە 3 2025 تا ئێستا جێبەجێ ناکراون. ئێمە حەقی خۆمانە بپرسین لە وەزیرانی کورد لە نوێنەرانی کورد لە حکوومەتی فیدراڵ ئایا بۆ ئەم بڕیار و یاسایانە تا ئێستا جێبەجێ نەکراون؟ یعنی بە تایبەت پرۆژە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیس قیادە سەورە لەگەڵ هاوکات لەگەڵ ئەو پرۆژە یاسایە دوو پرۆژە یاسای تر هەبوو. یەکێکیان پرۆژە یاسای لێبوردنی گشتی و ئەوەی دیان پرۆژە یاسای هەماوەرکردنەوەی باری کەسایەتی. دوو پرۆژەکەی تر چوویتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەو پرۆژەیە کەوا پەیوەستە بە کورد بەداخەوە تا ئێستا نەچوویتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا کێشەی سەرەکی جوتیارانی تۆبزاوە چییە لەم وەرزەدا بە تایبەتی؟ ئایا سوپا ڕێگری دەکات لە دروێنەکردنی بەرهەمەکانتان ئەو زەویزارەی کە هیماڵ مڵکی خۆتانە عەرەبی هاوردەی هێنراوەتە سەر ئێستا و کێشە سەرەکیە چیە لای ئێوە؟ وەڵای خوشکی بەڕێزم کێشەکان لە سەرتاسەری کەرکووکە بوونی هەیە لە هەر ناوچە و گوند و دەڤەرێک بە جۆرێکە. ئێمە ئێستا ئەگەر لە سنووری تەپەسەوزەوە دەستی پێ بکەین، لەوەیە گوندی تەپەسەوز بۆ سەرجەم جوتیارە کوردەکان دادگا بڕیاری داوە بۆ بەرژەوەندی عەشایری عەرەبی کە لە سەردەمی بەعەز بە گرێبەست زەوی کوردەکانیان وەرگرتووە. دادگا بڕیاری داوە کە زەویەکان لە کوردەکان وەربگیرێتەوە بدرێ بە عەرەبەکان. ئەمە یەک. دووەم ئەبینین لە ناوچەی سەرگەڕان و نزیکەی 2 ساڵە سوپا دەستی گرتووە بەسەر 5 گوندە کە ڕووبەری زەویەکانی ئەو 5 گوندە زیاتر لە 30,000 دوێنم زەویە لەسەر سکاڵای چەند عەرەبێکی هاوردە. لە تۆبزاوە بین سوپا دەسوەردانەکە لە زەویزارەکانمان هەوڵی دەست بەسەرداگرتنی هەنێ لە زەویەکانەدا. بەڵام حەڵال حازر ئێستا وەکو تۆبزاوە حالیان کێشەمان نییە لەگەڵ سوپایە لە ئێستادا، بەڵام لە دوومانگی ڕابردوو دەستیان گرت بەسەر خانووی هاوڵاتیەکە کە دانیشتووی گوندی تۆبزاوەیە، دەستیان بەسەر خانەوەکەیان گرت بەو پێی کە ئەو خانووە لە زمنی ئەو زەویانەیە کەوا لە سەردەمی ڕژێمی بەعەز بۆ وزارەی بەرگری تەخسیس کراوە. لە کاتێکە ئەو زەویە یاسای ژمارە 3
2005 دەیگرێتەوە دەبواە بە پێی ڕێنمایەکانی یاسای ژمارە 3 ئەم زەویانە بگەڕێتەوە بۆ خاونە ڕەسەنەکانیان بەداخەوە نە یاساکە جێبەجێکراوە نە تا ئێستا ڕێنمایی گەیشتۆتە کەرکووک و لە لایەکی ترەوە سوپا دەست بەسەر خانووی هاوڵاتیەکە گرتووە. باش ئەم هەموو سکاڵایە لەلایەن جوتیارانی گرفتەکانمان زۆرن بەڕێ ساتە ئە هەموو سکاڵایە تۆمار دەکرێت هەموو داواکاریە دەکرێت بەڵام دەگوترێت کە سوپا پاڵپشتی دەکرێت کاتێک کە دێتە سەر زەوی جوتیارانی کورد تەنانەت ئەزیێت و ئازاری جوتیارانی کورد دەدات ئەوە تا لە دادگاش دەبرێنە بەردەم دادگا و سکاڵیان لەسەر تۆمار دەکرێت کێ پاڵپشتی سوپا دەکات کێ پاڵپشتی عەرەبی هاوردە دەکات کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ جوتیارانی کورد دەکەن لەو ناوچەیە. ئێوە ڕوونە سوپا وەکو هێزێکی سەربازی پشتیوانی لە تعریبی کەرکووکەکە پشتیوانی لە عەرەبی هاورداکە و هەروەها دادگاکانی کەرکووک تا ئێستاش پشتبەستن بە بڕیارەکانی ڕژێمی پێشوو بڕیارەدەن لە بەرژەوەندی عەرەبی هاوردە و عەشایری عەرەبی چونکە تا ئێستا ڕێنمایی جێبەجێکردنی یاسای ژمارە 2025 نەگەیشتووەتە کەرکووک تا پشت ببەستر لێ بە ئەم یاسانوێی کەوا بە پێی یاساکە بڕیارەکانی مەزیسکا دەسەورەی هەڵوەشاندیتەوە واتە لێرە جوتیارانی کورد هەم لە دادگا یعنی ئەتوانم بڵێم غەدریان لێکرێت چووکن دادگا دەبێت ڕەچاوی ئەو یاسایی پەرلەمان بکە کە لە بەرژەوەندی کورد دەرچووە و بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک دەرچووە بەڵام بەداخەوە دادگا هەر لەسەر بڕیارەکانی کۆن بڕیار دەدا و حتمما ئەو بڕیارانەش لە بەرژەوەندی جوتیارانی کورد نییە ئەشکێتەوە بە بەرژەوەندی عەرەبی هاوردە و عەشایری عەرەبی لە کەرکووک. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ساتە بۆیە ئێمە لێرەوە دەمی داواکاریمان لە نوێنەرانمان لە حکوومەتی فیدرال داوایان لێکەین یەکگرتوو بن یەک هەڵوێست بن بە یەک تیم بچنە بەغدا داوا بکەن لە حکوومەتی فیدرال پێیان بڵێن بەسە خۆت زیینەوە لە جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانی پەیوەست بە مادەی 140ەوە چیتر ئێمە قبولی ناکەین هیچ ئەمە هیچ دادپەروەیەکی تیادا نییە تۆ دێی سێ یاسا بە یەک پاکێز لە پەرلەمان تێپەڕێنی دوانی کە هین شیعە و سونەیە بچوویتە بواری جێبەجێکردنەوە ئەو یاسای کەوا پەیوەستە بە کوردەوە نەچوویتە بواری جێبەجێکردنەوە بۆیە داواکەین کورد لەسەر ئاستی باڵا یعنی قسەی جددی هەبێ لەسەر دۆخی کەرکووک. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ساتان ناسەح نوێنەری جوتیارانی تۆبزاوا سپاس لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 بووی.